لە شاری ئەولێر وەرکشۆپێک لەژێر ناونیشانی سیستمەکانی هەڵبژاردن بە ئامادەبوونی ئەندامانی پەرلەمان و مامۆستایانی زانکۆ و چاودێرانی سیاسی لەلایەن چەند ڕێکخراوێکەوە ئەنجامدرا. لە وەرکشۆپەکەدا زیاتر جەخت لە پەیڕەوکردنی سیستمێکی جێگیر و سەرکەوتوو کرا. ڕێخەرێکی وەرکشۆپەکەش دەڵێت لە وەرکشۆپەکەدا ڕاوسەرنجی ئامادەبووان وەرگیرا لەسەر پەیڕەوکردنی سیستمێکی سەرکەوتوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. لە پەرلەمانی کوردستان لەگەڵ کۆمەڵە ئەکادیمیست، کۆمەڵی مامۆستای زانکۆ، کۆمەڵێک دەستەبژێر نوخبە، کۆمەڵە پەرلەمانتار هاتوین گفتوگۆ بکەین سەبارەت بە سیستمی هەڵبژاردن. پاشان کۆی بۆچوونەکان گەڵاڵەیەکەین، قۆناغی دووەم کۆتایی پاردەستین بە قۆناغی سێەم دەستکەین باڵمەدی کۆکردنەوەی پاڵپشتی. کێ پاڵپشتیمانەکات لەم پرۆژێ؟ چەند پەرلەمانتار، چەند مامۆستای زانکۆ، چەند نوخبە، چەند ڕۆژنامەنووس و چەند ڕاگەیەندکار. دواتر ئەوە توانم پێت بڵێم ئەکرێت هەنگاوی کەمانەوە بێت کە کۆکردن و ئیمزا بێ، واژوو بێ. دوجا ئەکرێت ئەم پرۆژێمە ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکرێت و بزانین تا چەند لەگەڵ ئەوان ئایا دەستکاری سیستەمەکەم کرا خودنا. ئەندامانی پەرلەمان و مامۆستایانی زانکۆش ئاماژە بۆ ئەوە دەکەن پێویستە لە هەرێمی کوردستان سیستەمی نیمچەکراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان پەیڕەو بکرێت. بەم جۆرە قاوارە بچووکەکانیش لە دابەشکردنی کۆتا دەنگەکان زوڵمیان بەرامبەر ناکرێ. پێویست بەوە دەکا ئەهلی خیبرە لەگەر بڕیاردەرانی سیاسی بیر لە سیستەمێک بکەنەوە کە لە ئایندەدا ئەو کێشانی ڕابردووی تێدا نەبێت. ئەو سیستەمی ئێستا لە ئارادایە ڕێگەی داوە بۆی کە حزبی بچووک بێتە پەرلەمان بەبێ ئەوەی کە ژمارەی حزبە بچووکان زیاتر بێ لە ژمارەی حزبی گەورەکان. ئێمە لە مەرحەلەیەک داین دوای 25 ساڵ تەجروبەی ئەمە زۆر بچووکە، تەجروبەیەکی زۆر کەمە بە مقارنە لەگەڵ تەجروبەی ئەو وڵاتانەی کە بەدەیان خولی پەرلەمانیان دیوە و بەدەیان شێوە گەشیان بە سیستم کردووە و گەیاندوینێتە ئاستی پرفکت. بەڵام ئێمە ئێستا لە ئاستی فێربوونداینە. لە قۆناغی ئێستادا سیستەمی نیمچەکراوە باشترین سیستەمە بۆ ئەوی پەیڕەو بکرێتن، بۆ ئەوەی خەڵک بە ئازادی نوێنەرەکانی خۆیان هەڵببژێرن و هەروەها دەنگ بە قەوارەکەش بدەن. یاسا دەبێت دەربچێتن. ئەگەر تعدیل بکرێت ماوەکە زۆر کەم ماوە دەبێتن لە ماوەی ئایندەیەکی زۆر نزیک هەوڵ بدرێتن پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکاتن. ئەو جار بەدەنگدان لە پەرلەمانی کوردستانێک لا دەبێتەوە ئایا سیستەمی نیمچەکراوە دەمێنێتەوە وەکو خۆی دەمێنێتەوە یانیش دەبێتە سیستەمی داخراو. لە هەرێمی کوردستان تا ئێستا 4 خولی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە، بەڵام بەهۆی زۆری گەندەڵی و ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردنەکان سەرجەم خولەکان کەوتونەتە بەر ڕەخنەی توندی چاودێران و لایەنە سیاسیەکان هەر لە ئەنجامدانی پرۆسەکە تا جۆری سیستمی هەڵبژاردنەکەش. بەڵام لە ئێستادا چەند هەولێک لە ئارادایە بۆ ئەوەی سیستمێکی سەرکەوتوو و بێکێشە ڕەوانەی پەرلەمان بکرێ و لەوێوە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ بەوتەی چاودێرانی سیاسیش بێ ئەو ماوە کورتەی لە بەردەستدایە ناتوانرێت سیستمێکی سەرکەوتوو دیاری بکرێ. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.